ڕۆژانە بەردەوام بابەتگەلێکی زۆر بڵاو دەبنەوە کە هەر یەکەیان بۆ هەر کەسێکمان کاریگەری جیاوازی هەیە. هەندێک کات دڵخۆش و هەندێک کات دەبێتە مای دڵتەنگی و نیگەرانی. بەردەوام لەسەر یەک لە میدیا و سۆشیال میدیاکانەوە بابەتگەلێکی زۆر بڵاو دەبنەوە کە هەندێک کات دەبێتە هۆی کاردانەوەی گەورە لە شەقام و ڕای گشتی. ئەمڕۆ دەمانەوێت بزانین چی بابەتێکە لە میدیاکان و سۆشیال میدیادا بڵاو دەبێتەوە کاریگەری لەسەر تۆ دروست کردەوە یاخود کاردانەوەی هەیە. لەگەڵمان بن. حکومانی ئەو پێنج ڕۆژنامە نووسە ئەو پێنج هاوڵاتیە بادییان نییە لای من کاریگەری لە هەموو وڵاتەکان زیاتر بە هەمان شێوە ئەو مناڵە لەبەرەوەی ناداتبەروی لە وڵاتە هەیە ئەوەی لە کردی کە دووبارە بیر بکەیتەوە بۆچی من لە وڵاتەکەی زەو ناژین بۆچی هەمان بێدەنگ بەرامبەر ئەو هەموو ناداتبەروەری کە ڕۆیەت یعنی فرمێسکەکانی هەموو شتێکیەوەت بەڵام من داخەوە دەسەڵاتدارەکانی ئێمە چیانە فرمێسکەکەی نەبوو بەس دەنگ و باسی ئەم کۆرۆنایی کە ئەڵەن قەدەغات و چۆ دروستە بێتەوە وەڵی زۆر شت هەیە کە کاریگەری لەسەر تۆ هەیە وەکو ئەو تەقینەوەی کە ڕوویە لەم ماوەیە باشە وەکو کوشتنی مرۆڤەکان لەلایەن چەند کەسێکەوە ئەو شەڕانی کە ڕوئەیە ئەوانە هەموو کاریگەری لەسەر بەجێ هێڵن باوکێک دوو مناڵەکەی خۆی کوشتویان ئەوانە بێگومان ینی کاریگەریان لەسەر دەبێ بۆ ماوەیەک ناتوانانی بیری لێ نەکەیتەوە بەس بەرحاڵ من هەوڵێم کە کاریگەریم لەسەردانێت